ڕاوچی بکوژ. ئەو درۆنە ئەمریکیەی هیچ کەسێک ڕزگاری نابێت لە دەستی. دەتوانێت لە ناو ئۆتۆمبیلێکدا تەنیا ئەوەی دەیەوێت و بۆی دیاریکراوە بیکوژێت. ساڵی 2006 ژەنەڕاڵ مایک مۆسەلی سەرۆک ئەرکانی ئەو کاتی هێزی ئاسمانی ئەمریکا گوتی پێش ئۆپەراسیۆنی ئازادکردنی عێراق درۆنمان بۆ زانیاری و چاودێریکردن و سیخوڕیکردن بەکاردەهێنا. بەڵام ئێستا گەیشتووینەتە ئەوەی لە ڕێگای درۆنی ڕیپەرەوە ڕۆڵی ڕاوچی بکوژیان پێ بگێڕین. MQ9 ڕیپەر ئەو درۆنەیە کە ئەمریکا لە ساڵی 2020دا قاسم سولەیمانی و ئەبوو مەهدی موهەندیس و لە 2022دا ئەیمن زەواهیری سەرۆکی قائیدەی پێکوشت. درۆنەکە لە ساڵی 2007ەوە لە ئۆپەراسیۆنەکاندا بەکاردێت و لەلایەن کۆمپانیای جێنەڕاڵ ئەتۆمیکەوە بەرهەم هێنراوە. پانی باڵەکانی 20 مەتر و 10 سانتیمە و درێژیەکەی 11 مەترە، بەرزیەکەشی 3 مەتر و 80 سانتیمە. بارستاییەکەی با بەتاڵی 2223 کیلۆگرامە و توانای هەڵگرتنی 1701 کیلۆگرام تەقەمەنی و 2300 بۆ 3400 لیتر سوتەمەنی هەیە کە وای لێ دەکات بتوانێت بۆ ماوەی 23 تا 30 کاتژمێر لە ئاسماندا بمێنێتەوە و با خێرایی 440 کیلۆمەتر لە کاتژمێرێکدا بفڕێت. بەرزترین خاڵی فرینی درۆنەکە کە تێیدا دەتوانێت چاودێری بکات و زانیاری کۆبکاتەوە بریتیا لە 15420 مەتر و بەرزی چالاکی واتە ئەو بەرزیەی تێیدا دەتوانێت بە وردی ئامانجەکەی بپێکێت بریتیا لە 7500 مەتر. درۆنەکە لەلایەن تیمێکی دوو کەسیەوە و لا یەکەیەکی کۆنتترۆلدا کاری پێدەکرێت کە بریتین لە فڕۆکەوانێک و کارپێکەرێکی هەستەوەرەکان. تێشووی گشتی فڕۆکەکە و یەکەی کۆنتترۆلکردنەکەی و لینکی مانگە دەستکردەکەی 56 میلیۆن و 500 هزار دۆلارە. ئەمە لە کاتێکدایە درۆنەکە خۆی بەتەنیا بای 32 میلیۆن دۆلارە. هەر کاتژمێرێک فرینی MQ9 3500 دۆلاری تێدەچێت کە با بەراورد بە فڕۆکەیەکی وەک F16 زۆر کەمترە و ئەو 8000 دۆلاری تێدەچێت. ئەم درۆنە دەتوانێت لە دووری 8000 کیلۆمەترەوە لە بنکەکەی خۆی زانیاری کۆبکاتەوە و بۆردومان بکات. ئەوەی ئەم درۆنە جیا دەکاتەوە وای لێ کردووە پێی بگوترێت ڕاوچی بکوژ بریتیا لە بڕ و جۆری ئەو موشەکانەی دەتوانێت هەڵی بگرێت لەگەڵ کامێرا بەتواناکەی. MQ9 دەتوانێت هەر یەکە لە موشەکەکانی AGM-114 هێلفایر، GBU-12 پێیڤوەی، GBU-38 دایرێکت ئەتاکت و چەندانی دیکە هەڵبگرێت. لە کاتی ئۆپەراسیۆنەکاندا تێکەڵەیەک لەو موشەکانەی لێ دەبەسرێت کە لەگەڵ مەبەست و ئامانجی ئۆپەراسیۆنەکاندا بگونجێت و شوێنی هەڵگرتنی 16 موشەکی هەیە. ئەوە جگەلەوەی کە زۆرینەی کات موشەکەکانیشی دەستکاری دەکرێن و دەکرێن بە شتێک پێی دەوترێت تیغی گۆڕدراو کە بەکارهێنەرەکانی نازناوی بۆمبی نینجایان لێناوە. چونکە لەو دۆخەدا هێندە ورد دەبێتەوە لە پێکاندا دەتوانێت تەنیا ئەو کەسە بکوژێت کە لەسەر کوشنێکی دیاریکراوی ئۆتۆمبیلەکەیە. بۆ نمونە ئامانجەکە لە کوشنی پێشەوە دانیشتووە دەتوانێت زۆر بە دڵنیاییەوە تەنیا ئەو ئامانجا بکوژێت. ئەوە بێجگەلەوەی توانایەکی زۆر خێرای تەقاندنی موشەکەکانی هەیە کە ماوەی تەقاندنی نێوان دوو موشەکی تەنیا لە 132 چرکەیەکە، واتە لە یەک چرکەدا دەتوانێت 3 موشک بتەقێنێت. سەبارەت بە سیستەمی وێنەگرتنەکەشی ڕیپەر 368 کامێرای تێدایە کە هەر یەکەیەکیان توانای گرتنی 5 میلیۆن پێکسەڵی هەیە و بەوەش وێنەیەکی 1 ملیار و 800 میلیۆن پێکسڵی دروست دەکەن و ڤیدۆیەکی 12 فریم لە چرکەیەکدا پێک دەهێنن کە یەک خولەک ڤیدۆی نزیکەی 7 تێرابایتە. لەگەڵ ئەوەشدا کامێراکانی درۆنەکە سیستەمی ئینفرارێد و نایت ڤیژنیشیان هەیە بۆ کاتی شەو و نابوونی ڕووناکی. ئەوەیە وای کردووە ئەم درۆنە بتوانێت لە بەرزی نزیکەی 15500 مەترەوە زانیاری کۆبکاتەوە. ئەو بۆکسەی پێی دەوترێ ئایبۆڵ واتە گلێنەی چاوکە کامێراکانی تێدایە بە جۆرێک دیزاین کراوە دەتوانێت لە یەک کاتدا چاودێری 12 ئامانجی جوڵاو بکات. لە ساڵی 2022ەوە MQ9 چەند گۆڕانکاریەکی بەسەرداهێنرا و نەوەی ئێستایان پێی دەوترێ MQ9B. ئەم جۆرە نوێیە دەتوانێت بۆ ماوەی 42 کاتژمێر بفرێت و چەند جۆرێکی دیکەی موشەکیش بەکاربێنێت. بە کۆی گشتی ئەمریکا 433 درۆنی لەم جۆرە هەیە و
زۆرێکیشی فرۆشتووە بە وڵاتانی وەک بەریتانیا، فەڕەنسا، ئیتالیا، ئیسپانیا، کۆماری دۆمینیکا، ئەڵمانیا، یونان، هێندستان، هۆڵندا و تایوان و مەغریب و ئیمارات و یابان. لە ئێستاشدا وڵاتی هۆڵندا و کەنەدا و ئوسترالیا و فینلەندا داواکاریان بۆ کڕینی ئەم درۆنە پێشکەش کردووە، بەڵام لە نێویاندا تەنیا ئەوانەی بەریتانیا و فەڕەنسا و ئیتالیا سیستەمی جەنگی و موشەکیان هەیە و دەتوانرێت بۆ کوشتن و بۆردومانکردن بەکار بهێنرێن. ئەوانی تر تەنیا بۆ چاودێری و کۆکردنەوەی زانیاری بەکاردەهێنرێت. ئەمریکا خۆشی بێجگە لە بەکارهێنانی لەلایەن هێزی ئاسمانیەوە لە ناوخۆدا دەستگای ئاسایشی نیشتمانی بۆ چاودێریکردنی سنوورەکان بەکاری دەهێنێت کە بە هەمان شێوە ئەوانەش سیستەمی موشک بەستنیان لەگەڵدا نییە. ئەم جۆرە درۆنە لە ساڵی 2007ەوە ئەمریکا بەکاری دەهێنێت و تا ساڵی 2035 لە کاردا دەبێت و دوای ئەوە چیتر کاری پێ ناکرێت. بێگومان تا ئەو کاتەش جۆرێکی لەمە نوێتر و مەترسیدارتر دروست دەکات.